پریزنتیشنی من بۆ ئەمڕۆ یەکێکە لە مشکلە سەرێکیەکانی شاری سلێمانی کە بریتیە لە خراپبوونی جادە قیرەکانی ناو شاری سلێمانی. یەکەم جار لە خەلەلەکانی قیرمان دابش کردووە بۆ چوار بەشەوە. بەشی یەکەمیان پێشەوەی کە باسی خەلەلەکانی قیرکەین باسی ئەو مەوادانە ئەکەین کە خەلەلەکانی قیری پێ چارەسەرەکرێن. معلومی جەنابتانە قیری شل مەبەسمان لە تەصفیەی نەوتی ڕەشەوە دروستە بێ، ئەویش دوای ئەوەی کە نەوتی سپی و گازی سیارە و بەنزین و ئەمانەی لێ دەرەکرێت ئاخر شتی بریتیە لە قیری ڕەش یا ئەو قیرەی کە ئێمە بۆ جادە بەکارێنین قیرە شلەکە. ئەم قیرە شلە ئەتوانی جارێکی کە تەصفیەیەکیتەوە قیرێک یاخود وەکو ئاو شلە بەڵام ڕەنگەکەی ڕەشە پێوترێت کەتباک، ئەتوانین کەتباکی لێ دەرکەینەوە. یاخود ئەتوانین ئەو قیرە شلەی کە هەمانە لە 160 بۆ لە 170 ئەو قیرە شلە بهێنین لەبەرەوەی سپێسیفیگرافیتی قیر نزیکی یەکە، سپێسیفیگرافیتی ئاویش هەر نزیکی یەکە، زۆر بە ئاسانی ئەتوانرێت تێکەڵاو بکرێ بەنسبەی لە 130 بۆ لە 140 ئاو لە 160 بۆ لە 170 قیری ڕەش قیری شل. ئەو کاتە ئەیجنتێکمانەوێت کە ئیمیۆسیفاین ئەیجنتە کە زیاتر بریتە لە ساڵت مەتریال موادێکی سابوونیە، ئەو کاتە ئەتوانین ئیمیۆسیفاید ئەسفەڵت بەکاربێنین، لە کوردەواری خۆمانە پێڵێن هەمەڵشن، بەس نەک هەمەڵشنی بۆیە هەمەڵشنی قیر. ئێمە ئەتوانین ئەم دوو جۆرە مەوادە هەم کەتباک و هەم ئیمیۆسیفاید ئەسفەڵتەکە بۆ پڕکردنەوەی جادەکان بەکاری بێنین، بە تایبەتی ئەو درزانەی کە سومکەکانیان زۆر کەمە بەو قیرەی کە جادەکەی پێ دروستەکەی ناتوانین پێی بکەیتەوە. ئەم دیاردەیە پێوترێت سیلینگ. ئیتر من هەموو جارێک کە هاتمە سەر جۆری خەلەلی قیرەکە و چارەسەرەکانی یەکسەر ئەڵێم ئیمیۆسیفاین ئەسفەڵت یا ڕاستەوخۆ ئەڵێم سیلینگ. خەلەلەکان وەکو وتمان دابەشمان کردووە بەسەر چوار جۆر خەلەلە. یەکێک لەوانە ببورین پێش ئەوەش ئەم مەوادانەشمان ماوە کە هەر مەوادن بۆ چارەسەرکردنی خەلەلەکانی قیر. یەکێک لەوانە پێوترێت فۆکسیل. فۆکسیلەکە ڕشتنی ئەو ئەسفەڵت ئیمیۆسیفایە ئەو هەمەڵشنە قیریەیە بەسەر جادەکانە. چیپسیل چییە؟ چیپسیل ئەمیشیان کەتباکە. سلەری سیل چییە؟ سلەری سیل ئەو ئەسفەڵت ئیمیۆشنەیە تێکەڵاوی یەکەین لەگەڵ لمە، بەڵام ئەو لمە ئەبێت چی بێت تەدەڕوجەکەی وێڵ گرێدت بێ، یعنی کە سیف ئەنەلایسیزی بۆکەین هیچ گاپێک نەبێت لە ناو تەدەڕوجەکەیە. زائیدەن ئاویشی تێکەڵاوەکەین. مایکرۆسێرفسینگمان هەیە. مایکرۆسێرفسینگەکە هەر دەتوانین بڵێن سلەری سیلە، بەڵام چیمان تێکردووە؟ فیلەرمان تێکردووە. فیلەر یعنی وەکو چۆن بڵێ تۆزی خشت یا تۆزی بەرد یا چیمەنتۆ یا مەوادێک وەکو پاودەرێک بێ پێوترێت فیلەر و ئەشتوانین ئاو ئەدیتیڤیشی تێکەین. ئەدیتیڤ مەوادی ئیضافیە. ئەنجا ئێستا باسی خەلەلەکانی قیرەکەین، هۆکاری دروستبوونەکەی، چارەسەرەکەی. یەکێک لەو خەلەلانە تەبعاً کراکە. کراک یعنی درز لێرە دابەشمان کردووە، پۆلێنمان کردووە بەسەر 8 جۆرەوە. جۆری یەکەمیان پێوترێت ئەلیگەیتر یاخود فەتی. ئەلیگەیتر یعنی تیمساح، یعنی وەکو چۆن پشتی تیمساح پەڵەپەڵەیە وەکو لەم ڕسمەیە هەیە ئاوا بەیەکەوە ڕەبت بوون بە هەمان شێوە. ئەمیش تەبعاً دوو مەرحەلەی هەیە. مەرحەلەیەکی ئەگەر لە بیدایەتە بتوانی سەیتەرەی بەسەرا بکەیت و سیلینگی بکەیت، ئەسفەڵت ئیمیۆشنی بەسەرا بکەیت، ئەتوانی چارەسەریکەی. بەڵام جاری واش هەیە ئەگەر چارەسەری نەکەی ڕاستەخۆ وەکو ئێرە ئەتەپێ. ئیتر خەڵکیش گلەیمان لێکاڵێ ئەم هەموو مهندسی تڕوقەمان هەیە و جادەکانمان هەمووی تەپیون. بۆ ئەوەی ئەمە بزانین لە چیەوە دروست بووە، ئەوە چەند حاڵەتێکی هەیە. یەکەمیان درێنجی جادەکە تەواو نییە، یعنی ئاو لەسەر جادەکە وەستاوە، کە ئاو وەستا ئەچێتە ژێر قیرەکەوە. معنای وایە ئاوە چێتە ناو تێکەڵەکەوە، کە ئاو چووە تێکەڵەکەوە چی لێیە؟ ئەو حاڵەتە دروستەکە بەیسەکەی کە هەمانە ساچوڕێشنەکە، یعنی ئەو گڵی کە لەژێر قیرەکە ساچوڕێشنەکە و وردە وردە درست لەسەرەوە دروستەکە. دووهەم حاڵەتی بریتیە لە چی؟ لۆدی سیارەش کە ئاو چۆتە ژێرەوەی. لۆدی سیارەکانیش ئەگەر لۆدەکەی زۆر بوو ئەنجا جاری واش هەیە لە تەسمیمە مهندسەکان حسابی سومکەکەی ناکەن یاخود سومکێکی کەم بەکارەهێنن. ئەم هۆکارانە ئەبێتە هۆی دروستبوونی ئەم جۆرە خەلەلە. طبعا باسمان کردوتمان ئەگەر لە ئەوڵەوە بتوانی فریایکەوی
درزەکان وردن ئەتوانی ئەسفەڵت ئیمیۆڵشن بڕێژیت و خۆی دوای ئەوەی ئاوی تایە تەبەخورەکە قیرەکە ئەمێنێتەوە یەکەگرێتەوە. بەڵام ئەگەر فریایی نەکەوی طبعاً ئەو حاڵەتە دروستە بێ کە پێ ئەوتێ با بڵێن ئەتەپێ. جۆری دووهەمی بریتیە لە ئەیچ کراک ئەمەیە کە لە قەراغی جادەکەیە دروستە بێ. ئەمە ئەم ئەیچ کراکە لە چیەوە دروستە بێ؟ هۆکارەکەی چییە؟ طبعاً ئێمە بە تایبەتی لە دەرەوەی شارە گڵمان هەیە، یعنی شانی جادەکەمان هەیە، ئەم حاڵەتەمان هەیە لێرە، ئەمە بە تێکەڵە ئەیکەین. ئەم تێکەڵەیە جاری وا هەیە بە تایبەتی لە سەیران و لە مناسەبات و ئەوانەیە خەڵک بەسەریا ئەڕوا، خۆی ئەمە بۆ وەستان کراوە، ئەمە شۆڵدەرە بۆ حاڵەتێکی ئیمرجنسی، بۆ ئەوەیە کە پەکت بکەوێ، بۆ وەستانێکی کتوپڕ، بۆ ئەو شتانە کراوە. بەڵام خەڵکی ئێمە جاری وا هەیە بەسەر ئەم گڵەیە ئەڕۆن، کە بەسەریا ڕۆی قووەتی ئەم قیرە لەگەڵ ئەم گڵەیە یەک نییە. ئەوە بۆ ئەوە تەسمیم نەکراوە کە بە بەردەوامی سیارەی پیا بڕوە، کەواتە ئەبینی چاڵ و چۆڵ و بەردی و نزمی تیا دروستە بێ، ئاوە چێتە ژێری، سلۆپەکەی ئەگۆڕێ، کە ئاو چووە ژێری ئەم درزە ببورن، ئەم درزە دروستە بێ کە لێرە بە درێژایی جادەکە بە قەراغی جادەکە کە پێوترێ ئەیچ کراکی. دیسانەوە ئەمیش جاری وایە کە ئاو چووە ژێری، بە تایبەتی لە زستانە فرۆستەکە ئەی بەستەیە، خۆشتان نەزانن کە ئاو بەستی لە 9 حەجمەکەی زیاکە، ئەو حاڵەتە دروستە بێ و لەلایەکی تریشەوە شانی جادەکە سەپۆرتی قیرەکە ناکە، کەواتە ئەو درزە وەکو بڵێ چۆن بڵێ ئەشکێ. ئەمە شێشێکیکێ لە خەلەلەکان، کەواتە ئەبێ هەم شۆڵدەرەکە چاکەی و هەم ئەبێ درێنجەکە چاکەی و بە بەردەوامی ئەبێ شارەوانی و لایەنە پەیوەندیدارەکان سیانەی قەراغی جادەکان بکەن، چونکە ئەگەر سیانی قەراغی جادەکە نەکەی جادەکە تێکەیە. جۆری سێهەمی بریتیە لە paving joint and widening، ئەمەیە کە لە کاتی ئینشاءاتە دروستە بێ. عادەتەن ئێمە دوو فاریشەمان هەیە بە تەنیشتی یەکەوە بە یەکەوە ئەڕۆن، ئەگەر فاریشەیەکی گەورە بێ ئەو مشکلەیەمان نابێ. ئەم خەلەلە لە چیەوە دروستە بێ؟ جاری وا هەیە لە کاتی فەڕشکردنە پلەی گەرمی ئەم بەری قیرەکە لەگەڵ ئەو بەری قیرەکەیە دوو پلەی گەرمی جیاوازن، یاخود کۆمپاکتەرەکە کە بەسەریا ئەڕوا بەم قەراغەیە بە جوانی کۆمپاکشنی ناکە، کەواتە درزێکی باریک دروست ئەبێ. ئەو درزە ئەگەر لە سەرەتاوە وەکوتمان فریایی بکەوی ئەتوانین چارەسەریکەی، بەڵام ئەگەر فریایی نەکەوی وردە وردە گەورە ئەبێ و دوای حل ناکرێ. جۆرێکی کە لە خەلەل بریتێ لە ریفلێکتیڤ کراکی. ریفلێکتیڤ عادەتەن تۆ کە طەبەقەیەک قیر بەسەر طەبەقەیەکی کەیا ئەەکەی، یاخود کۆنکرێتت هەیە و طەبەقەیە قیری بەسەریا ئەەکەی، ئەبێ پێش ئەوەی کە طەبەقە قیرەکە قیری بەسەرا بکەی هەموو چاڵ و چۆڵ و درزەکانە پڕ کرد بێتەوە. ئەگەر وانەکەی ئەو درزەی خوارەوە ژێتەوە بۆ سەرەوە. ئەم جۆرە حاڵەتە دروستەکە. ئێستا بۆ نمونە ئەمە ئەگەر سامپڵێک وەرگیرا بێ، دیقەت بە لێرە درزەکە هەبووە لە طەبەقەی خوارەوە، عیلاج نەکراوە پێش ئەوەی کە طەبەقە تازەکە بکرێ، هاتۆتە سەرەوە. ئەم جۆرە دروستەکە کەواتە عیلاجەکەی ئەوەیە ئەندازیارەکانمان پێش ئەوەی کە ئەم طەبەقە تازەیە بکەن بەسەریا، پێش ئەوەی ئۆڤەرلەیەکە بکەن، با بێن ئەم درزە پڕکەنەوە. ئەگەر بڵێ درزەکە زۆر باریکە و پڕ نابێتەوە، ئەتوانێت بە هەمەڵشنی قیری پڕیکاتەوە، چونکە هەمەڵشنەکە وەک ئاوە شلە یا بە کەتپاکەکەی کە باسمان کرد، کە تۆ ئەیڕژیت ئەچێتە ناو هەموو قیرەکەەوە. ئەنجا سۆڵڤنتەکە و ئاوەکە تەبەخورەکە خۆی ئەمێنێتەوە بەتەنیا یەکەگرێتەوە درزەکە. جۆرێکی کە بریتیە لە سلیپج. ئەم حاڵەتەیە کە لێرە هەمانە. ئەم حاڵەتەش بە تایبەتی لە شوێن ڕوەیە لە داونهیڵ و لە ئەپهیڵ و ئەوانەیە لە شوێنێک کە برێک زۆر بێ، مەسەلەن لە مووقیفی پاسێکە لە شوێنەکە قیرەکە ئەخلیسکێ، یعنی وەکو چۆن فەڕش لوولە بێ ئەخلیسکێ، قیرەکە لەم حاڵەتە ئەخلیسکێ. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە تۆ طەبەقەیەکی قیر ئەەکەی، ئەو ئەندازیارەکانی شارەوانی سلێمانی شارەزاییان لەوایە زیاتر ئەوانەی بە تایبەتی ئیشی عەمەلیان زۆر کردوێت، تۆ کە گڵەکەت هەیە یا تێکەڵەکەت هەیە ئەبێ پرایم کۆد بڕێژی. پرایم کۆتەکە ئەگەر قیر بێ بەسەر قیرابیکەی یا کۆنکرێت بێ بەسەر ببوورە قیر بەسەر کۆنکرێتا بکەی، ئەبێت تا کۆد بڕێژی. تا کۆد و پرایم کۆتەکە هەر قیری شلە و سۆڵڤنتت تێکردووە، ئیتر یا بەنزینە یا نەوتی سپیە. ئەوە ڕەبتێک دروستەکە لە بینی ئەو دوو طەبەقەیەیە. جاریوە هەیە ئەو ڕەبتە بە جوانی نانڕشتووە بەسەر هەموو شوێنەکەیە، ئەو هەڵخلیسکانە ڕوایە، طەبەقە تازەکە لەگەڵ طەبەقە کۆنەکەیە هەڵەخلیسکێ، وەکو فەرش لوولە بێ.
حاڵەتی تر هەوەیە جاری وا هەیە مەسەلەن تۆزی پێوە ئەنیشێ بۆ هەفتەیە قیرەکە ئەڕژن و ئیهمالیەکەن یعنی ئێمە پێڵێن ڕۆنە ڕەشەکە ئەڕژن پرایم کۆتەکە یا تا کۆدەکە ئەڕژن ئیتر وردە تۆزی لەسەر ئەنیشە کەواتە بۆند دروست نابێ بۆند دروست نابێت لە بینی تەبەقە تازەکە و تەبەقە کۆنەکەیە. یەکێکی کە لە جۆرەکانی خەلەل بریتیە لە شرنکیج کراک. ئەگەر دیقەت بن ئەمانە هەروەکو ئەلیگەیتر ماپ وایە بەڵام بلۆکەکانی زۆر گەورەترە. بلۆکەکانی ئەم گەورەترە وەکو لە ڕسمەکەیە هەیە. طبعا ئەگەر فریایی نەکەوی لەو حاڵەتەیە و سیلینگی نەکەی وردە پەلوپۆی لێ بێتەوە ئەبێت بە ئەلیگەیتر دوای حل نابێ. ئەم بەچی حلەبێ بە سلەری سیل حلەبێ کە لە ئەوڵەوە باسمان کرد لەبەرەوەی درزەکان گەورەیە تۆ هەمەڵشنی قیرەکە ئەبێ لمی تێکەی لمیشی وردی تێکەی لمەکەش تەدەڕوجەکەی باش بێ وێڵ گرێدت بێ لەو حاڵەتەیە سلەری سیل و ئەگەر هاتو ئەدمیکسچەریشی تێکەی باشترە. جۆری حوتەم لە جۆرەکانی قیر بریتیە لە لینێر ویل پاس. ئەم لینێر ویل پاسەش لە شوێنی تایی سیارەکانە دروستە بێ. ئەمیش هەمان هۆکارەکانی ئەلیگەیتر کراکی هەیە و هەمان چارەسەرەکانی هەیە. جۆری هەشتەمیان بریتیە لە هێلیکەل ئۆر دایگۆنەڵ ئەمە لە سەنتەری جادەکەەوە بەرەو دەرەوە دروستە بێ. لەم حاڵەتەیە هۆکارەکانی چییە لەوانەیە سێتڵمنت بێ. سێتڵمنت یعنی تۆ جوان طبقەی ژێرەوەت نەکوتاوەتەوە طبقەی ژێر قیرەکە بە جوانی نەکوتراوەتەوە ئەو جۆرە درزە دروستە بێ. ئەمیش ئەگەر هاتوو بەس ئەو شوێنەی کە ئەتەوێ ئەگەر زانی و کراکەکە بەم جۆرەیە ئەتوانی مایلینگ بکەی ماڵین یعنی ئەیبڕی طبقەیەکی ئەبڕی. ئێستا شارەوانی سلێمانی ئەو حاڵەتەی هەیە جیهازێکی گەورەیان هەیە و قیرەکە ئەبڕن و جیهازەکە خۆی قیرە بڕاوەکە خاتە پشتی خۆیەوە یا ئیکاتە ناو گەڵابەیەکەوە. بەڵێ جۆری دووهەم لە خەلەلەکانی قیر بریتیە لە سێرفس دیستۆرشن. ئەمیش دیسانەوە ئەبێت بە 5 بەشەوە. تاوان تۆزێک خێرا باسیەکەم لەبەر کاتەکە چونکە یەکێک لەو حاڵەتانە بریتیە لە ڕەتینگ. ڕەتینگ ئەمە زیاتر لە دەرەوەی شار هەمانە یعنی قیرەکە چی لە هاتووە شوێنی تایی سیارەکە تایە دەرکەوتووە. ئەمە لەو جادانەیە زۆرتر ڕوایەن کە تەسکن. بۆچی؟ چونکە تۆ شوێنی کۆنسنتریشنی تایەکەت داناوە لەوایە بۆیە خۆی جادە لە 2.7 مترەوە هەتا 3.6 متر ئەتوانی پانی یەک لینە هەبێ. تۆ کە جادەی دەرەوەی شارەکەی 3.6ەکە دانێ بۆی ئەم حاڵەتەمان توش نەبێ. یاخود لە تەقاتوعەکانی ناو شارە کە چەنەلایزیشنەکەی بۆ نمونە ئیلا ئەبێ بەلای ڕاستە بڕوە کە بەلای ڕاستە ڕۆی یعنی کۆنسنتریشنی تایەکە بۆ ئەو شوێنە تەحدید دەکەی کە تەحدید دەکرد ڕەتینگ دروستە بێ بەم شێوەیە. ئەمە ئەگەر هاتوو چارەسەرەکەی ئەگەر هاتوو لە 20 میلیمتر کە ئاکاتە 2 سانتیم کەمتر بێ ئەتوانی بە چی پڕیکەیتەوە بە مایکرۆسێرفسینگ پڕیکەیتەوە کە باسمان کردوتمان ئەدیتیڤە زائیدەن لم زائیدەن پۆلیمەر هەنێجار و زائیدەن قیر. ئەگەر هاتوو زیاتر بوو لە 20 میلیمتر ئەو کاتە مەجبوری ئەو طبقەیە لا بیت و طبقەیە قیری تازەی بکەیتەوە بەسەرا. جۆرێکی کە بریتیە لە شۆڤینگ ئەند کۆریگەیشن. ئەمە وەکو تەمەوجی ئاو وایە ئەگەر دیقەت بین لێرە ئەمە تەمەوجی کردووە وەکو شەپۆلی ئاو وایە بەڵام شەپۆلێکی کەمە. ئەم حاڵەتەش دیسانەوە لە ستابیڵیتیە دروستە بێ. یعنی ئێمە کە عادەتەن تەسمیمی قیرەکەین ئەبێ قیرەشلەکە فەحسکەین مارشاڵمان هەیە ئەبێ ستابیڵیتیەکە نسبەیەکی قیری بۆ ئەدۆزینەوە ئەبێ ستەیبڵ بێ. ئەمە ئەگەر هاتوو ستابیڵیتی نەبێ. حاڵەتی دووهەم ئەگەر هاتوو قیرەشلەکە زۆر بوو زیاتر لە حەدی خۆی بوو یاخود قیرێکی شلمان بەکارهێنا بوو خۆی قیری شل بۆ منتیقەی ساردە قیری ڕق بۆ منتیقەی گەرمە یعنی گرەی دەکەی. تۆ ئەگەر منتیقەکە سارد بێ و قیری شلێ بۆ بەکارهێنابێ ئەم حاڵەتە دروستە بێ. کەواتە پێش هەموو شتێ پێشەوەی ئەندازیارەکان بێن جادەکە دروستکەن تەجروبەکانی قیرکە لە مختبەرەکرێ ئەبێ بکرێت و ئەبێ تەسمیمی قیرەکە بکرێت نسبەی ئەو جۆرە قیرەت تەحدید بکرێت گرەیدەکەشی تەحدید بکرێت بۆ منتیقەی ئێستا بۆ نمونە من ئەگەر بمەوێت تەسمیمی منتیقەی پێنجوێن بکەم فەرقی هەیە لەوەی بڕۆم بۆ کەلار بیکەم یا بۆ کفری بیکەم. ئەو شوێنەکە ساردە ئەو لا گەرمە کەواتە دوو دانە گرەیدی جیاوازی هەیە. جاری واش هەیە بەهۆی زۆری سیارەوە کە سیارەی قورسی پیا ئەڕۆ ئەو حاڵەتانە دروستە بێ. ئەمیش بە هەمان شێوە ئەتوانی ئەو منتیقەیە لابەری
و قیری بکەیتەوە چونکە چارەسەرەکەی هەر بەو شێوەیە. شاڵۆ دیپرێشن هەیە، ئەمە دیپرێشنێکی کەمە، ڕۆچوونێکی زۆر زۆر کەمە، وەکو لە ڕسمەکە هەیە لە دەوروبەری 2 سانتیمونی و ئەوانەیە. جاری وایە بە خۆت و سیارەکەتەوە بەسەر جادەیەکە ڕۆی هەست بەواکەی کە شوێنێک یەک تۆز چاڵ بووە. ئەم حاڵەتەش بەهۆی سیارەی قورسەوە، چونکە ئێمە هەموو جارێک کە تەسمیمی طبقاتی قیرەکەین بۆ سیارێکی معەیەن بە خۆی و بارەوە، بەڵام جاری وا هەیە خەڵک جۆ نایەتێ ئەچێ بە باری زیاوە بەسەریان ڕۆ، ئەم حاڵەتە دروستەکە. ئەمیش ئەبێتە هۆی چی؟ یاخود جاری واش هەیە لە پوەر کۆنستراکشن مێثۆد. یعنی چی؟ یعنی تۆ مهندسەکە طبقەکەی ژێرەوەی کە گڵەکەیە کە تێکەڵەکەیە بە خواری هێناوێتی، ئەو طبقە لە ژێرەوە کە خوار بوو سەرۆشی هەر خوارە بێ، ئەو حاڵەتەش دروستە بێ. ئەمیش دیسانەوە ئەگەر هاتوو لە 20 ملیم کەمتر بوو بە مایکرۆسێفسینگ حلەکرێ، ئەگەر نا ئەبێ لا ببرێ، یعنی ئەگەر لە 20 ملیم زیاتر. بۆیە زۆرتر وا باشە کە لیژنەی سیانەی بەلەدێ ئەوانە بە بەردەوامی متابعەی جادەکان بکەن و سیانە بکەن، چونکە لە سەرەتاوە سیانەکە زوو حلە بێ، بەڵام دوایی کە زۆر خراپ بوو تا ڕادەیەک ناتوانێ حلیکەی، ئەبێ هەڵی وەشێنیتەوە جادەکە. ئەم هیڤڵیشمان هەیە، ئەمەش لە طبقەکانی ژێرەوە هاتۆتە سەرەوە. ئەمە لەم حاڵەتەیە سوێلینگی سەبگرەیدەکەیە، یعنی ئاو چۆتە ژێری ژێرەوەی ناوقیرەکە، نەک تێکەڵەکە، چۆتە ناو ئەرزە تەبیعیەکەوە. ئەو حاڵەتە دروستەکە. ئەمیش دیسانەوە ئەبێت تۆ هەمووی هەڵکەنی هەتا ئەچیتە ناو ئەرزە تەبیعیەکەوە، یعنی هەتا ئەچیتە ناو ئەو گڵەی کە نەک تێکەڵەکە خوار تێکەڵەکەشەوە. جۆرێکی کە لە شاری سلێمانیە ئێمە ئەم حاڵەتەمان زۆر زۆرە، ئەویش چییە؟ جاری وا هەیە خەتی ئەنتەرنێت و شتە ڕایەکێشن بە جوانی چاچی ناکەنەوە، یاخود ئاوەڕۆیە، یاخود خەتی کارەبا و زێرابوو، ئەو شتانەیە دروست یەکەن، بەڵام سێرەکەی چاچی ناکەنەوە بە ڕێک و پێچی و پینە و پەڕۆ ئەوانە، پاش مودەیەک هەڵەیاتەوە بەو شکڵەی لێیە. جۆری سێهەمی خەلەلەکانی قیر ڕاڤڵینگمان هەیە لەگەڵ پۆتهۆڵە. ڕاڤڵینگ چییە؟ ڕاڤڵینگ ئەوەیە کە چەولمەکە یەتە دەرەوە لە قیرەکە، لە طبقەی قیرەکە. بۆچی؟ بەهۆی ئەوەی بۆند نییە لە بینیانە. ئەیتۆڵ بۆچی بۆند نییە لە بینی چەولم و قیرەشلەکە؟ حاڵەتی زۆرە. یەکێک لەوانە ئەوەیە کە تۆ لە مەعمەل قیرەشلەکە زۆر گەرمەکەی، کە زۆر گەرمە کرد قیرەکە ئەمرێ، لەزگەیەکەی کە لەزگێ و بۆند دروستەکان نامێنێ. حاڵەتێکی تر مەسەلەن لێرەیە ئەیجینگ یعنی پیر بووە قیرەکە، تەمەنی بەسەر چووە، یعنی ئەکسپایر بووە، کەواتە ئەو لێزگەیی نامێنێ و وردە هەڵەیە. حاڵەتی تر ئەوەیە کە قیری شلی کەم تایە، کەواتە لە تەسمیمی طبقاتی قیرەکەیە کەمە قیر تێکردووە، بۆیە کە قیرەشلەکە نەما، یعنی بۆند نابێت لە بینی چەولمەکانە. یاخود جاری واشەیە خەتا لە چەولمەکەوەیە، چونکە خۆتان نەزانن چەولمەکان ئایۆنی موجب و سالبی هەیە لەگەڵ قیرەکەیە کە یەکەگرێتەوە، کەواتە نەوعیەتی چەولمەکەش دەورە بینێ. چارەسەرەکەی چیپسیڵ و مایکرۆسێرفسینگە، یاخود میڵە، ئەوەی کە شارەوانی سلێمانی ئەیبڕێت، طبقەیەکی سەرەوەی ئەبڕێت و طبقەیەکی ترەکە بەسەریان. جۆرێکی کەمان هەیە پۆتهۆڵە، ئەم حاڵەتەیە، یعنی هەرە بێ بە چاڵ. طبعا ئەمە ئەلیگەیتەرەکەیە وای لێ هاتووە، وردە تۆ ئەگەر هەر جوێنێتی تۆ وردە هەڵەوە شێوێتە دەرەوە. لەم حاڵەتەشە دووبارە تۆ ئەبێ بیت ئەوە چاکەیتەوە. لەم حاڵەتەیە کە تۆ بتەوێت ئەمە چاکەیتەوە، ئەبێ ئەم قەراغانەی ببڕی بە جوانی، بە مشار بیبڕی و بڕۆیت هەتاوەکو بزانی لە چوە ئاوی، هەتا چۆ ئاوی تێچووە. ئەنجا لەوایە طبقە بە طبقە کۆمپاکشنی بکەیت و هەتا طبقەی سەرەوە و ئەنجا پرایم کۆتی بکەیت و بە ڕێک و پێچی بە ئەسفەڵت میکسچەر پڕیکەیتەوە. خەلەلی چوارەم بریتیە لە لۆس ئەف سەرفس سکید ڕیزستانس. ئەمیش ئەوێ بە دوو بەشەوە، یەکێکیان بریتیە لە سموث سەرفس. سموث سەرفس ئەم حاڵەتە ئێمە لە شاری سلێمانیە زۆرمان هەیە، یعنی ڕووەکە پۆلیشە بێ، وردە سافە بێ، قیرەشلەکە نامێنێت، چەولمەکە بە دەرەکەوێ. وەکو ئەم ڕسمەکە لێرەیە هەیە، ببینێت چەولمەکە هەمووی بە دەرەوەیە. ئەم حاڵەتە تەنها چارەسەری چییە؟ ئەوەیە کە بیبڕیت، هیچ چارەسەری شتی نییە، هەر ئەوەیە ببڕی، مایلینگی بکەیت و دیسان طبقەیەکی کە قیری بکەی بەسەرا. بلیدینگمان هەیە. بلیدینگ یعنی وەکو پەڵەپەڵەی ڕەشە لەسەر جادەکە. دیقەت بن ئەم ڕسمە لەوانەیە وازح نەبێ، بەڵام چەند پەڵەپەڕە
طبعا ئەگە قیری شلی زۆر بێ چۆن وەکوتمان قیری شلکە کەم بێ خەلل دروستەکات و ڕافلینگ دروستەکە قیری شلکە زۆریش بێ بلیدینگ دروستەکە قیرە شلەکە سەرەکەوێ سێگریگەشن ڕوئەیە لە بینی چەولم و قیرە شلەکەیە کە سایرە بەسەریا ئەڕوە ئەو کاتە قیرە شلەکە ئەوە قاچی پیانێ ئەچێ بە ناوە لەم حاڵەتەیە بۆ چارەسەرەکەی ئەوەیە کە سپرێد هۆت ساند لمەهێنی گەرمیەکەی هەتا دەرەجەی 140 دەرەجەی میئەوی ئەنجا بیکە بەسەر ئەو منتیقەیەی کە بلیدینگ کردووە کە پەڵەی ڕەشی قیری شل هاتۆتە سەرەوە. ئەمە بە شێوەیەکی زۆر خێرا باسی خەلەلەکان بوو کە کردبوومان بە 4 جۆری سەرەکیەوە ئەنجا بابینە سەر ئەوەی کە ئێمە چیمان کردووە پار مەشروعێکی پۆلی چوارەکانمان هەبوو 6 خوێنکار بوون تەڵان ێستا بوون بە ئەندازیار ئەو لەو ڕیزە دانیشتون هاتین سامپڵێکمان هەڵبژارد لە شاری سلێمانیە بۆ ئەوەی بزانین شاری سلێمانی چ جۆرە خەلەلێکی زۆر تیا دووبارە ئەبێتەوە حتا بتوانین وەکو نموزەجێک بەکاری بێنین و بزانین خەلەلی ئەو جادانەی ئێمە بە شێوەیەکی گشتی چی بووە چۆن بووە. ئەو سامپڵەی کە هەڵمان بژارد بریتی بووە لە جادەی مامۆسایان کە لە پردەکەی دەباشانەوە هەتا سەر شەستەکە و درێژەکەی چەند بووە 3.75 کیلۆمەتر بووە جادەکە تووەی یعنی بە هەردوو ئاراسەکە سیارە ئەڕوا 6 لین یعنی 3 لین لەم سەر بووە 3 لین لەو سەر یعنی بە هەمووی 6 سیارە ئەتوانێت پیای بڕوا پانی هەر لینێکی 3.6 متر بووە 5 ئینتەرسێکشنیشی تیا بووە. هاتوون بە هاوکاری سیتیلاب و کۆمپانیای ڤیو پایۆنەر بە سوپاسەوە کە GPS یان بۆ ئامادە کردوون هاتوون مەسحێکی کاملیان کردووە بۆ ئەو جادەیە بە شێوەیەکی خێرا بەسەر خەلەلەکان ئاڕۆم بۆ نمونە لێرە تەرقیمیشیان کردووە طبعاً 69 ئەلیگەیتەر یا فاتی کراکی تیا بووە 14 ئیچ کراکی تیا بووە 11 پەیڤینگ جوینت ئەند وایدنینگ 29 ریفلێکتیڤ لەبەر کاتەکە تەیبڵەکەی کۆتایی پیشانەیەین ئەنجا وەکو وتمان ئێکسیان وەرگرتووە بە GPS یعنی کۆئۆردینەیشنیان وەرگرتووە کۆئۆردینەیتی جادەکە X و Y و ئێلیڤیشنەکەشیان وەرگرتووە کاتەکەی لێرە نووسراوە پانیەکەشی نووسراوە تایپی خەلەلەکە کە ڕوویاوە کردوانە کە خۆمان کردمان لێرە بە 4 بەشەوە بە هەمان شێوانش کردوانە بە 4 بەشەوە هەر بەشێکیشی بۆ نمونە A و B و C و D هەر بەشێکیشی بۆ نمونە A بۆ بە 8 بەشەوە A1 A2 A3 A4 هەتا A8 و لێرە جۆری خەلەلەکان بە ڕەمز نووسیوە ئەنجا ئەم هیستۆگرامە یا ئەم بارچارتەمان بۆ دەرچوو بۆ نمونە ئەی 169 دانەیە ئەگەر بڕۆینە ئێرە سیرەکەین ئەلیگەیتەر کراکە کەواتە لەمەوە بۆمان دەرەکەوێت خەلەلی ئەلیگەیتەر لە هەمویان زۆرترە ئەلیگەیتەری ژووتمان هۆکارەکەی چییە یا سوونکی طبقەی قیرەکە کافی نییە بۆ ئەوی ئەو لۆدە هەڵگرێکە یەکەم جار تەسمیمی پێیەکەی یا ئەوەیە درێنیجەکەی کافی نییە و ئاوی تیا وەستاوە و ئاو چۆتە ناو بیس و سەب بیسەکە و ساچورێشنی کردووە و فرۆستەکە و ساوین و فرۆستینگەکە لە زستانە بە تایبەتی ئەیبەستێت و خاوە بێتەوە یا هەنێک گڵیشمان هەیە سوێلینگەکە ئاوسەیەگە بچێتە ناو سەب گرێدەکەوە ئەو جۆرە خەلەلی تیا دروست بووە. بە شێوەیەکی گشتی ئێمە ئەتوانین جارێکی کە بە شێوەیەکی گشتی هەموو شاری سلێمانی وەکو لیژنەیەک ئەگەر پارە هەبێ بتوانرێت بە بەردەوامی بەسەر ئەو خەلەلانەیە بچێتەوە کە لە سەرەتای دروست بوونان ئاو لە جادەیەک وەسابێ ئەبێ درێنیجەکەی چاکەی ئەگەر جادەیەک تازە دروستیکەی ئەو هۆکارانەی کە بوونە هۆی دروستبوونی خەلەل بتوانی لە ئەوەڵەوە سەیتەرەی بەسەرا بکەی چونکە قیر مەوادێکی حەساسە وەکو کۆنکرێت نییە قیر چەند تەجروبەیەکی هەبێ لەو تەجروبانەیە دەرچێ ئەنجا کە تێکەڵاوی چەولمەکەیەکەی هەر ئەبێ بە شێوەیەکی ئەکادیمی عیلمی بێ حتا کە فەرشیەکەی هەربێ بە شێوەیەکی ئەکادیمی عیلمی بێ لە مەعمەل گەرمیەکەی هەربێ بە دەرەجەی حرارەتی پێویست بێ کە فەرشیەکەی هەر دەرەجەی حراری پێویستە مثلەن کە حادیلە بەسەریا ئەڕوا ئەبێ حسابی ئەوە بکەی زۆر بەسەریان نەڕوا چونکە ئەبێ بەشێک لە هەواتیایە بێ کەواتە ئەتوانین بە شێوەیەکی گشتی ئەمە درێژە پێبین ئەم مەشروعانە و چ لە زانکۆ بێ یا چ لە شارەوانی سلێمانی بێ یا لایەنە پەیوەندیدارەکان ئێمە وەکو کەسانی ئەکادیمی ئەتوانین پەیپەر بکەین و ئەوانیش ئەتوانن هاوکاریمان بکەن. سپاس بۆ بەڕێستان بۆ جۆگەشتنتان.